بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه وسلم أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەرانی بەڕێز و خۆشەویست، خوشکان و برانی ئیماندار، سڵاو و ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان با خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. داواکارم لە خوای پەروەردگار ئیخلاسمان پێ بەخشێ لە ئیش و کارەکانمانە و ئەم بەرنامە بکاتە مایە سوود و کەڵک بۆ هەموو لایەکمان. پشتیوان بەخوای پەروەردگار لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا دەبین بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانتان. ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن پەیوەندی بە بەرنامەکەەوە بگرن و پرسیارە شەرعیەکانتان بکەن بەو ئەندازەی کە خوای پەروەردگار زانست و زانیاری پێبەخشیوین لە خزمەت وەڵامی پرسیارەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویستدا دەبین. لە پێشەکیدا پێم خۆشە باس لە هەندێ لە یاساکانی زەکات بکەم لە ئەو بابەتانەی کە پەیوەستن بە ڕۆژووە ببورن و پایەکانی ڕۆژوو، هەروەها ئەو سونەتانەی کە لە ڕۆژوودا ئینسانی مسلمان بیکە ئەجر و پاداشی لەسەر دەسەکەوێت. بەڕێزان، ڕۆژوو دوو پایی سەرەکی هەیە. هەر کەسێک کە بە ڕۆژوو ئەبێ پێویستە ئەم پایانەی تێدا بێ ڕۆژوەکەی. ئەم کارانە بە مەرجگیراوە لە ڕۆژووی هەر کەسێکدا هەبێت. یەکەم نیەتهێنان. نیەت بۆ ڕۆژوو، بۆ نوێژ، بۆ زۆرێک لە کردەوەکان پێویستە بهێنرێ و ڕوکنێکی ئەساسیە لە عیبادەتی هەر کەسێکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ لەو حەدیثە مەشهورەدا: ئینەمە الئەعمال بالنیات، واتە هەموو کار و کردەوەیەک بە پێی نیەتەکەی خاوەنەکەیەتی. نیەت ڕۆڵ و کاریگەریەکی گەورەی هەیە. عادەت لە عیبادەت جیا ئەکاتەوە و عیبادەت لە عیبادەتێکی تر جیا ئەکاتەوە. بۆیە عولەما فەرموون پێویستە هەر کەسێک کە بە ڕۆژوو ئەبێ نیەتی هەبێت. ئیمامی نەوەوی لە ڕەوزەۃ الطالبین فەرمێ: لا يصح الصوم إلا بنية ومحلها القلب، واتە ڕۆژووی هیچ کەسێک دانامەزرێت ئللا ئەبێ و کەسە نیەتی لە دڵا هەبێت و شوێنی ئەو نیەتەیش بریتە لە ناو دڵەکان. یعنی پێویست ناکە یەکێ بە زمان بڵێ ئەوە من بەیانی هەڵسام سێم ڕۆژی مانگی ڕەمەزانە، چوارەمە، پێنجەمە، ئەوە من ئیمڕۆ بە ڕۆژووە بم لەبەر خاتر خوای پەروەردگار خوای لێم قەبوڵکەی تا کۆتایی. ئەمە پێویست ناکە. لە دڵەوە کە تۆ هەڵسای نیەتی ئەوەت هەبوو کە بە ڕۆژوو ئەبیت، ئەوە کیفایەتە. جا بەمەرجگیراوە ئەم نیەتهێنانە لە ڕۆژووی فەرزدا بکەوێتە شەوەوە. یعنی لە دوای خۆر ئاوابوونەوە هەتاکو و بانگی بەیانی لابد ئەبێ ئینسانی مسلمان لە ڕۆژووی فەرزە لەم نێوانەدا نیەتی هەبێ، بێت بە دڵیا، یان لە دڵەوە نیەتی ئەوەی هەبێ کە بەیانی بە ڕۆژوو ئەبێ. بەڵام ئەمە لە ڕۆژووی سونەتا بەمەرج نەگیراوە. یعنی ئەگەر کەسێک سبەینێ سعات دە لە خەو هەڵەسێ، نۆی بەیانی لە خەو هەڵەسێ، یا بۆ نمونە هەر کاتێک لە خەو هەڵەسێ ئەتوانێ بڵێ من ئەوە ڕۆژووی سونەت ئەمڕۆ بە ڕۆژووە بم. هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری وا بۆ چوەتە ماڵی یەکێ لە خێزانەکانی، فەرموویەتی چیمان هەیە، خواردن چیتان ئامادەیە؟ وتیانە وەڵا هیچمان نییە پێغەمبەری خوا. فەرموویەتی دەو من مادام وایە ئەمڕۆ بە ڕۆژووە بم. یعنی دوایەوەی کە خۆروبانیش بەرز بووەتەوە. ئەمە لە سونەتە ئاساییە. بەڵام لە فەرزە، لە ڕۆژووی فەرزە لابد ئەبێت تۆ نیەتەکە شەو بیهێنیت پێش ئەوەی کە بانگی بەیانی بفەرمێت. ئەم نیەتەش بەڕێزان وەکوتمان شوێنەکەی دڵە، پێویست ناکە ئینسان بە زمان بیهێنێ. ئەمجار بابەتێتە هەر زەرورە لەسەر ئەم نیەتە قسەی لەسەر بکرێ. ئایا هەموو شەوێک پێویستە ئینسان نیەت بێنێ، یا ئەوە تا مانگەکە لە سەرەتاوە یەک نیەتی پێویستە هەتا کۆتایی؟ طبعاً بەلای جمهوری عولەماوە، بەلای زۆربەی زۆری زاناکانەوە فەرموون هەموو شەوێک پێویستە ئەو کەسە نیەتی تازە بکاتەوە. لەبەر چی؟ ئەفەرموون لەبەر ئەوەی هەموو ڕۆژێک عیبادەتێکی مستەقیل و جیاوازە لە ڕۆژەکەی تر.
یعنی ڕۆژووی ئەمڕۆ پەیوەندی نییە بە ڕۆژووی سبەینیەوە یا پەیوەندی نییە بە ڕۆژووی دوێنێەوە کە ڕۆیشت. هەموو ڕۆژێک عیبادەتێکی سربەخۆیە. مادام عیبادەتێکی سربەخۆ بوو پێویستی بە نیەتێکی تازە هەیە. یان بەڵگەیەکی تریان زانانە فەرموون ئەگەر کەسێ ئەمڕۆ ڕۆژۆکەی بشکێ هیچ پەیوەندی هەیە بە ڕۆژووی سبەینیەوە؟ نەخێر. هیچ پەیوەندی هەیە بە ڕۆژووی دوێنێەوە کە ڕابرد و ڕۆیشت؟ بێگومان نەخێر. لەبەر عولەما جمهوری عولەما فەرموون زۆربەی یعنی هەموو شەوێک ئەبێت تۆ نیەتێکی تازە تەوێ بۆ ئەم ڕۆژە کە بە ڕۆژووە بی. لە مەذهەبی پێشەوا مالیک و چەند زانایەکی تریش ئەفەرموون هەر لە سەرەتای مانگەکەوە یەک جار نیەتێ بێنە بۆ ئەوەی کە تێکڕای مانگەکە بە ڕۆژووە بی. جا ئێمە بۆ ئەوەی کە جەمع بکەینە نێوان هەردوو ڕابۆچوونەکەیە ئەکرێ هەر لە سەرەتاوە نیەت بێنین بڵێن ئێمە مانگی ڕەمەزان هەمووی بە ڕۆژووە بین پشتیوان بەخوا ئەگەر خوا دەرفەتمان بدە هەموو مانگەکە بە ڕۆژووە بین. شەوانەیش ئەم نیەتە تازە بکەینەوە. ساخۆ ئەگەر کەسێک لە بیری چوو ئەوە ئینشاءڵڵا هیچ کێشەیەکی نابێت لەبەرەوەی لە سەرەتا عەزمی هەبووە نیەتی هەبووە کە هەموو مانگەکە بگرێ. هەر ئەوەندەیش کە تۆ هەڵەسی بۆ پارشێ و نیەتی ئەوە لە دڵتا هەیە بۆیە پارشێوەکە بە ڕۆژوو بی ئەوە دیسانەوە نیەت هێنانە و ئینشاءڵڵا هیچ کێشەیەکی نابێت. ڕوکنێکی تری ڕۆژوو بریتە لە خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە و هەر شتێکی تر کە چێتە ناو جەوفی ئینسانەوە ناو بۆشایەکی ئینسانەوە ئەبێ ئینسان خۆی لێ بگرێتەوە لە نوێژی بەیانیەوە تاکو نوێژی ئێوارە، لە فەجری دووهەمەوە تاکو غروب تاکو خۆر ئاوابوون. ئەمێ لێرە ئاماژە بە شتێ بکەم بەڕێزان. جاری وا هەیە تۆ شتێک بەدەستەوەیە خواردنێک بەدەستەوەیە بانگ ئەدا لەو کاتەیە تۆ ئەتوانی ئەو خواردنە بخۆی یا ئەو ئاوە بیخۆیتەوە داینەنیتەوە. بەڵام دوای ئەوەی کە بانگیدا تۆ دڵنیایی کە ئەو بانگدەرە لە کاتی خۆیان بانگەدا ئەو کاتە بەڕاستی دروست نییە هیچ شتێک بخۆی. کەواتە پایەکانی ڕۆژوو دوو پایەی ئەم دوو پایە سەرەکیەی هەیە. یەکەم نیەت هێنان، دووهەم خۆگرتنەوە لە هەموو جۆرە خواردن و خواردنەوەیەک کە بێتە مای بە مای ڕۆژوشکاندنی ئینسان. هەندێک ئاکار و هەندێک هەڵسوکەوتیش هەیە بەڕێزان. سنەتە ئینسان لە ڕۆژوودا جێبەجێ بکا و ئەجر و پاداشتی لەسەر دەسەکەوێ. یەکەم بریتە لە پارشێوکردن. جاری وا هەیە موسڵمانێک گوێی نادات ێڵێ وەڵا من نانم پێ ناخۆرێ یان پاشێو هەر ناکەم بە شتێکی زەروری نازانێ. بەڕاستی ئەمە پێچەوانەیە لەگەڵ فەرمایشتە پیرۆزەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمێت تەسەحەڕوا فإن في السحور بەرەکە. ئەفەرمێ پارشێو بکەن چونکە لە پارشێوکردندا بەرەکەت هەیە. ئێمە موسڵمان بەڕاستی پێویستمان بەوەیە کە بەرەکەتی خوای پەروەردگار بەدەست بێنین. و جیاوازی ڕۆژووی موسڵمان لەگەڵ غەیری موسڵمانە بریتە لە پارشێوکردن. وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ فەصل ما بین صیامنا وصیام ئەهلی الكتاب ئەکلەت السەحەر. جیاوازی نێوان ڕۆژووی ئێمە لەگەڵ ڕۆژووی گاور و جوولەکەدا لەگەڵ ڕۆژووی ئەهلی کتابدا بریتە لە خواردنی پارشێو. ئەوان پارشێو ناکەن ئێمە پارشێوەکەین. ئێمە لەو بەرەکەتەی خوای پەروەردگار وەدەسەهێنین. ئەگەر کەسێ نانیشی پێ نەخورا، ئەگەر کەسێ خواردنیشی پێ ناخورا، ئەگەر قومە ئاوێکیش بێ با ئەو پارشێوە بکە. هەم سنەتێکی گەورەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جێبەجێەکە و لە لایەکی تریشەوە لەو بەرەکەتە بێبەش نابێ کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە پارشێوە هەیە. ئەگەر هەر هیچت بۆ ناخورێ قومە ئاوێکیش بێ دەنکە خورمایەکیش بێ تۆ هەر پارشێوەکە بکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ تەسەحەڕوا وەلەو بجورعەتی ماء. ئەگەر بە قومە ئاوێکیشە بێ بە پەرداخە ئاوێکیشە بێ ئێوە پارشێو هەر بکەن. وەکوتم هەم سنەتەکە جێبەجێەکەی و هەم لەو بەرەکەتە بێبەش نابی کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە پارشێوە هەیە. ئەگەر بکرێت لە پارشێودا چەندەن کە خورمایەک بخورێت یا پارشێوت سەرسفرەی پارشێوت بێ خورما نەبێ کارێکی چاکە.
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ نعمە سحور المؤمن التەمر، باشترین کەسێک یان باشترین خواردنێک کە پارشێوی پێکرابێت ئەوەیە کە خورمای تێدا بێت، لەبەرەوەی وزەیەکی چاکی تایە لە ڕووی زانستیشەوە و خواردنێکی سووکە، دەیان ڤیتامین و پێویستیەکانی لەشی ئینسان لە ناو خورمایە هەیە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم باشترین پارشێو بریتە لە ئەو پارشێوەی کە خورمای تێدا بێ. و هەر لە باسی پارشێوە ئەم خاڵیش باس بکەم، باش وایە پارشێو تاخیر بکرێت، یعنی هەر لە سەعات 12 تۆ پارشێو نەکەی، نزیک بێتەوە لە بانگی بەیانی ئەو پارشێوە، دڵنیابین خێری زیاترە و باشترە موافقترە لەگەڵ سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یەکێ لە هاوڵانە فەرمێ پرسیارمان کرد چەندێ لە نێوان پارشێ و ئێوە و بانگدا هەبووە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، فەرموویان بە ئەندازەی خوێندنی 50 ئایەتی قورئان. بۆیە باش وایە ئەو پارشێوە تاخیر بکرێ، نەوەک هەر شەو زوو تۆ نان بخۆی هەتا بەیانی پارشێوەکە ئەبێتەوە برسیت بێتەوە. دیارە پەیوەندیمان لەگەڵایە با پەیوەندیەکان وەرگرین، دواتر لە خزمەتانە سونەتەکانی تر ڕوونەکەینەوە. خوشکە کۆژین لە پێنجوێنەوە، فەرموو خوشکی بەڕێزم. بەڕێزم مامۆستاگیان سەلام عەلەیکم. عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵی وبەڕەکاتوه. مامۆستاگیان بێ زەحمەت پرسیارێکم هەبوو. بەڵێ خوشکی بەڕێزم. مامۆستاگەر کەسێک بە ڕۆژوو بێت و نوێژ نەکات ئایا ڕۆژوەکەی دروستە؟ بەسەر چاو ئینشاءالله وەڵام تەدەمەوە. دەستی خۆش بێ مامۆستاگیان، خوا جەزای خێرە بات. یاخوا خوالت ڕازی بێت. خوشکە ئیمان لە بەردەڕەش فەرموو خوشکی بەڕێز. مامۆستا پرسیارێکم هەبوو لە ڕێزێت نەوێت. فەرموو دادەگیان. مامۆستا کە ختمی قورئانەکەی کە دەڵێن ئەبێ بە کەسەکە بڵێت کە ختمت وەرکوژە، زۆر کەس ئەڵێن پێی نەڵێ، بەس پێی بڵێت دروست پێیان پێی مەڵێ. عەزیزت نەبێ دووبارێکی تۆ باش لێ حاڵی نەبووم. مامۆستا کە ختمی قورئانەکەی بۆ کەسێک، کەسەکە زیندووە یان مردووە؟ یان پێی نەڵێ. کەسەکە زیندووە؟ دادە ئیمان ئینشاءالله وەڵام تەدەمەوە، قسەی لەسەرەکەم بە ئیزنی خوا. باشە مامۆستا. خی گەورە جەزات داتەوە و لەشی ساغ بێ دادە گەورەکەم. خوشکە فەخریە لە سولەیمانیەوە فەرموو دادەگیان. سەلام عەلەیکم مامۆستاگیان. عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵی وبەڕەکاتوه. مامۆستاگیان داواکارێکم لە بەڕێز ببینەران هەیە. بەڵێ فەرموو. باوکم زۆر نەخۆشە، داوای دوعای بەخێر لێکم. یا ڕەبی خوای پەروەردگار شیفای بدات و داوا لە هەموو خوشک و برایەکی مسلمانی شەکەین لەم کاتە پیرۆزەیە، دوعای خێر بۆ باوکی ئەو خوشکە بەڕێزەمان بکەن کە خوای پەروەردگار شیفای بەخێری بۆ بنێرە ئینشاءالله. دەستخۆش مامۆستاگیان، خوا پاداش باتەوە. خوای گەورە لێت ڕازی بێ و شیفای باوکە بنێرێ دادە فەخریە. دەستخۆش بێ، زۆر سوپاس، خوا حافیزت. خوا لێت ڕازی بێ یا ڕەبی. خوشکە سوەسەن فەرموو خوشکی بەڕێزم. سەلام عەلەیکم. عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵی وبەڕەکاتوه. باش مامۆستا. یاخوا سەربەرزی خوشکی من. مامۆستا سوالێکمان هەیە، ئەوە شەونێز دەکرێتن لەگەڵ تەراویحی؟ چ وەخت شەونێزەکە دەکرێت، چ وەخت تەراویحەکە دەکرێت؟ معنا ئەم دەڕۆکردنەوە مەبەست ئەوەیە ئەگەر تەراویحت کرد دواتر دەتوانی شەو نوێژ بکەی؟ مەقسەد بەوەیە. بەسەر چاو خوشکی بەڕێزم وەڵام تەدەمەوە. دەست خۆش مامۆستا. خوا لێت ڕازی بێ یا ڕەبی. کاک ئەحمەدمان لەگەڵایە. کاک ئەحمەدیان فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستاگیان پرسیارێکم هەیە. فەرموو برا گەورەکەم. ئەگەر بە ڕۆژوو بوویت و قسەڵەکەم خۆشەویستەکەدا بکەیت بە تەلەفۆن، ئایا ڕۆژەوە بەتەڵە بێتەوە؟ لەگەڵ کیا؟ لەگەڵ خۆشەویستەکەتە. خۆشەویستەکەت؟ باڵێ. بەسەر چاو ئینشەڵڵا وەڵام تەدەمەوە. بەسەر دەست خۆش. خوا لێت ڕازی بێ یا ڕەبی. کاک سامان گیان فەرموو. مامۆستا گیان فەرموو. ڕۆژ ئەم هەشتارم ڕۆژمە بەبێت؟
بەڵام تێناگەم لە پرسیارەکەی بەڕێزان. ئەوە هەشت ساڵم، هەشت ساڵم. 8 ساڵی ئا بەسەر چاو بەسەر چاو. شەشنا. دواتر گوێ بگرە وەڵام تەدەمەوە کاکە سۆرانگیان باشە؟ باش. ئافرین. کێ ترمان لەگەڵایە؟ کاک مشیرمان لەگەڵایە لە هەولێرەوە. فەرموو کاک مشیرگیان. مامۆستا سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. یەک سوالم هەیە فەرموو برا عزیزەکەم. لای بەڕێزی. مامۆستا جان. مثلا ئەمن عملیاتی دڵم کرد بچۆر بۆ نای بەڕۆژی بە زۆر ساڵ زۆر باشم ئێستا بەڕۆژی دەبووم ڕۆژەکان ناپان درستیان نە پارەکە عملیاتت کرد؟ پار بەێ پار عملیاتی دڵم کرد. بەسەر چاو ئینشاءالله وەڵام تەدەمەوە. ممنون مامۆستا سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دایکی مانی لە چەند شەماڵ دایکی مانی. الو فەرموو دادە گەورەکەم فەرموو. ماشي مامۆستا گیان. خوارت ڕازی بێ یا ڕەبی. سلامە نیاکۆ مامۆستا گیان وڵای پرسیارێکم بەڵێ دادە گیان. بێ زەحمەت ئافرەتی حامیلە ئەگەر نەتوانێ بە ڕۆژ بێ ئایا بە فیدیۆ لەسەری ئەکەوێنێ بێتەوە؟ بەسەر چاو هەرە پرسیارەت هەیە؟ بەڵێ بەس فیدیۆکەشی چییە ئەگەر بە فیدیۆکە ئا بە خواردنیان بەپارێ؟ بەسەر چاو. باشە مامۆستا گیان زۆر سپاس دەست خۆش بێ. خوای گەورە پایدارت کە یا ڕەبی. لە شاری ڕانەی خۆشەویست کاک بایز فەرموو کاک بایز گیان. الو سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. سلام علیکم مامۆستا گیان. عليكم السلام برا عزیزەکەم فەرموو. وەلی ڕازی بێ یا ڕەبی. وەلی ڕازی بێ مامۆستا گیان. لە خزمەتە ئەم کاک بایز گیان فەرموو. دەستخۆشی بەرنامەکە وەریەکەم. یاخوا سەربەرز بێ زۆر سپاس دەکەم. پرسیارێ لەبارەی وەلی ڕازی بێ. لەبارەی ئەوەیەوە لەبارەی زێڕی هاوسەکانەوە. بەڵێ. ئایا ئەو پارێ ئەو زێڕەی کە جاروبار دای دەنێن جاروبار بەخۆی دەخەن ئایا تاکەن بەسەر چاو کاک باز ئینشاءالله وەڵام تەدەمەوە. ئایا لە زەکاتی لێ دەکەوێت لێی ناکەوێت چۆنە؟ ئینشاءالله وەڵام تەدەمەوە. کێمان لەگەڵایە؟ کاک عسمەت فەرموو برا عزیزەکەم. سەیدا عسمەت فەرموو. باش مامۆستا. سەلامەت وێ سپاس دەکەم. مامۆستا پرسیارێکم هەیە. کەرەم کە. وەختی مرۆڤ مستەهجد ئەکرد مستەهجد مرۆڤ بۆ حەساب مەسەلە بە تەسبیح وەختەیەک کرد بە تەسبیح بێژنەوەیەک شتێکی خۆ بژمێرێت حتا مەسەلە 10 قەلهان درستە یان نا؟ بریان ئەگەر هاوکارم بن باش گوێم لێ نییە نازانم پرسیارەکەی چییە. مستەهجد بە شەو نەویژی شەو. وەڵاهی واضح نییە لەلام کاک عسمەت گیان نازانم. مەبەست نوێژی تەهەجود؟ بەشە نوێژ دەکەم. متەهجد تەراویح. بەڵێ. مرۆڤ حساب کرد بە تەسبیح حساب کرد مەسەلەن چەند قڕی بکرد حساب کرد تەواوە. واللهی نازانم یا من بەسەر چاو ئینشاءالله لەسەر سەڵاتی تەهەجود و تەراویحوانە هەندێک قسەی لەسەر دەکەم ئومێد دەکەم وەڵامی پرسیارەکەت بینەوە کاک عسمەت گیان. باش. خوالێت ڕازی بێ برا عزیزەکەم. کۆتا پەیوەندیمان کاکلاوی لە سلێمانی. کاکلاوی فەرموو. الو مامۆستا گیان سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستا گیان. یاخوا سەربەرزی براکەم.
سپاسەکەم مامۆستای وەڵی مامۆستای گیان پرسیارێکمان هەیە گیان فەرموو. مامۆستای گیان ئەگەر ئافرەتی شیر بە مناڵدا بەڵێ ئەمە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ لە مانگەدا بەڵام دوایی چۆن بیگرێتەوە یان نەیگرێتەوە بەسەر چا وەڵامتە دەمەوە ئینشاءالله. زۆر زۆر سپاس مامۆستای گیان. یاخوا سەربەرزی براکەم. زۆر زۆر سپاس و ڕێز و دەستخۆشیمان بۆ بەڕێزانەی کە پەیوەندیان کرد و ئەو بەڕێزانەی کە نەیان توانی و ئەو بەڕێزانەی کە گوێبیستی بەرنامەکەن خی گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ و خی گەورە پاداشی هەموو لایەک باتەوە. چەند خاڵێک لە سونەتەکانی ڕۆژوو ماوە لە خزمەتان ئاڕوون یەکەمەوە دواتر وەڵامی پەیوەندیەکانی ئەو خوشک و برا بەڕێزانە دەین ئینشاءالله. بەڕێزان وتمان تا بکرێ سونەتە باش وایە پارچێ و تاخیر بکرێ تا نزیکە بێتەوە لە بانک هەتا ئەو کاتەی کە بانگ ئەدا ئینسان ئەتوانێ نان بخوات. و بە کورتی باسی ئەومان کرد ئەگەر کەسێک خەریکی پارچێوکردن بوو ئاوەکە بەدەستیەوە بوو یا خواردنەکە بەدەستیەوە بوو بانگیدا ئەتوانێ ئەوەی بەدەستێوێتی ئەو خواردنە ئەو ئاوە ئەتوانێ بیخوات. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکا فەرمێ إذا سمع أحدكم النداء والإناء على يده فلا يضعه حتى يقضي حاجته منه. ئەگەر کەسێ بانگی دا خواردنەکە بەدەستیەوە بوو یا خواردنەوە ئاوەکەش ماستاوەکە هەر شتێکی ترە بەدەستیەوە بوو کە بانگی دا با داینەنێتەوە تا پێویستیەکەی خۆی لێ جێبەجێکە یعنی تا ئاوەکە ئەخوا یا تا ئەو نانە ئەخوا با داینەنێتەوە. بەڵام ئەگەر تۆ دات نەنابوو بانگیدا ئەتزانی بانگەکە لە کاتی خۆیان ئەدرێ بۆیە بەڕاستی زەرورە دەست لە خواردن و خواردنەوە هەڵبگریت. یەکێتر لە سونەتەکانی ڕۆژوو ئەوەیە کە زوو بەربانگ بکەیتەوە. زوو بەربانگکردنەوە بەو معنایە نەکاتی نەهاتی بێت تۆ بچی ڕۆژەکە بشکێنی بەڵکو بۆ معنایی کە ئەگەر بانگیدا زانیت کاتی ڕۆژوشکاندن هاتووە بانگ قەس تاخیری نەکەی وەکو ئێستا هەندێک کەس تاخیرێکەن ئەڵێن وەڵا هەتا ئەستێرە دەرنەکەوێ ئێمە ڕۆژوو ناشکێنین یا هەتا دنیا تاریک نەبێ ڕۆژوو ناشکێنین. نەخێر بە مجرد ئەوەنەی خۆر ئاوا بوو بە تەواوەتی خۆر ئاوا بوو ئەو کاتە سونەت وای ئینسان زوو ڕۆژەکەی بشکێنێ. لا يزال الناس بخير ما عجلوا الفطرة. سەروەرمانە فەرمێت صلى الله عليه وسلم خەڵکی خێری تایە لە خێرایە مادام لە کاتی خۆیە وە زوو ڕۆژەکەی بشکێنێ بەمەجێ کاتی هاتبێت. خاڵێکی تر لە سونەتەکان بەڕێزان باش وایە ڕۆژوو بە چەندە دەنکە خورمایەکی تەڕ ئەو خورماشلەکە باش وایە بە چەندەنکە خورمایەک ڕۆژەکەت بشکێنی چونکە وەکوتمان بۆ هەرسکردن ئاسانە ڕاستەخۆ تێکەڵی خوێنە بێ و مادەیەکی دەوڵەمەندە بە مادەی زۆر بۆ تەندروستی ئینسان بۆیە باشتر وایە ئینسان بە خورما ڕۆژەکەی بشکێنێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک ویستی ڕۆژوو بشکێنێ با لەسەر چەندەنکە خورمایەکی تەڕ بشکێنێ ئەگەر نەبوو با چەندەنکە خورمایەکی وشکیش هەبوو هەر با بەوە بشکێنێ ئەگەر نەبوو ئەو جا بە چەند قومە ئاوێک کە بۆ خواردنەوە بشێت با ڕۆژەکەی پێ بشکێنێت کەواتە باش وایە بە خورما بشکێنرێ. هەندێک جار خەڵک پەنا بۆ شترینی ترە بە ئەمەیان سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم و ئەمەیان باشترە بۆ تەندروستی ئینسان وەکو لەو شیرینیە دەستکردانەی کە خۆمان دایانین. ئەگەر ئەم خورمایە دەست نەکەوت بە خورمای وشک ئەگەر ئەویش نەبوو بە ئاو ڕۆژەکەت بشکێنی سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەمجا ئادابێکی تر و سونەتێکی تر لە سونەتەکانی ڕۆژوو ئەوەیە لە کاتی بەربانگکردنەوە تا تۆ دوعا بکەی بپاڕیتەوە چونکە دوعاکردن لەو کاتەیە قبوڵە بە شێوەیەکی گشتی کەسی ڕۆژەوان دوعای لای خوای پەروەردگار گیرایە و ڕەت نابێتەوە وەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم سێ کەس دوعایان لە لای خوای پەروەردگار ڕەت ناکرێتەوە دوعاکان قبوڵە ئیمامێک پێشەوایەک حاکمێک دەسەڵاتدارێکی عادل دادپەروەر دوعای لای خوای پەروەردگار ڕەت نابێتەوە کەسێک کە ستەمی لێکرابێ دوعای لای خوای پەروەردگار ڕەت ناکرێتەوە و کەسێکیش کە بە ڕۆژووە بە تایبەت لە کاتی ڕۆژوشکاندنە کە باش وایە ئینسان دوعا لەبیر نەکە و ئەگەر نانی خوارد ئەو دوعایە بخوێنێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوێندوویەتی ذهب الظمأ
وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله. واتا تونيتێکەمان ڕۆیشت، خوایە تونێتێکەمان ڕۆیشت و دەمارەکانمان چۆنەڵێ گەشایەوە پڕبوویەوە و ثبت الأجر إن شاء الله. خوایە ئومێد دەکەین ئەو ئەجر و پاداشتەمان لە لای تۆ بۆ نووسرا بێت. ئەم دوعایە سونەتە دوایەوەی کە بەربانگت کردەوە ئەم دوعایە بخوێنیت. ئەمە چەند ئادابی بوو بەڕێزان لەو ئادابانەی و لەو سونەتانی کە پێویستە ئینسانی مسلمان ئەگەر ئەوێ ڕۆژێکی تەواو و کامڵ و سونەتیانە بگری ئەم ئادابانە جێبەجێ بکات دڵنیاین ئەجر و پاداشی زیاتریشی دەسەکەوێ. ئەمجار با وەڵامی ئەو خوشک و برا بەڕێزانە بینەوە کە پەیوەندیان بە بەرنامەکەەوە کرد. کاک کۆژین لە پێنجوێنەوە خوشکە کۆژین ببورن پرسیاری ئەوەی کرد کە ئەگەر کەسێ بە ڕۆژوو بێ و نوێژ نەکە ئایا ئەمە ئەبێت؟ بەڕای من ئەوە جۆرێکە لە خۆخەڵەتاندن ناکرێت کەسێ نوێژ نەکە بڵێ وەڵام من بە ڕۆژووە بم، چونکە نوێژ نەکردن زۆر گوناهێکی گەورەیە و لەسەر ڕاو بۆ چوونی زۆرێک لە عولەمای ئیسلام کەسی نوێژ نەکەر لە بازنەی ئیسلامە چێتە دەرەوە بە تایبەت ئەگەر باوەڕی پێ نەبێ. هەندێک عولەما فەرمون ئەگەر لەبەر تەمبەڵیش نەیکە هەدیسان لە بازنەی ئیسلامە چێتە دەرەوە. یعنی چەندین سەحابەی پێغەمبەری خوا هەیە ئەم بۆ شوونەی هەیە کە ئەگەر کەسێ نوێژ نەکە لە بازنەی ئیسلامە چێتە دەرەوە. العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر. ئەو عهد و بەڵێنە ئەو ئیشوکارەی کە ئێمە و کەسێکی بێباوەڕ جیاکاتەوە بریتێ لە نوێژکردن. لەبەرەوە داوام وایە لەو بەڕێزانەی کە ئەم حاڵەیان هەیە خۆیان نەخەڵەتێنن. یعنی تۆ ڕۆژانە 5 فەرمانی خوای پەروەردگار ئەشکێنی کە بانگەوازت لێکە کە نوێژ بکەی کە پایەی سەرەیشی و ئەساسی ئەم دینەی تۆ نوێژە، تۆ ئەو کۆڵەگە ئەساسیەت ڕوخاندووە. لەبەرەوە ئەو ئاەتانەی کە ڕۆژوومان لەسەر فەرزەکە هەروەکو ئەوە ئاەت هەیە کە نوێژمان لەسەر فەرزەکە. بۆیە ڕێگە مەدەن شەیتان فێڵتان لێ بکە، ڕێگە مەدەن شەیتانتان خەڵەتێنێ، هەروەکو چۆن ڕۆژوەکە ضرورە پێویستە ئەبێ جێبەجێ بکەی ئاەتی قورئانە نوێژەکەیش بە هەمان شێوە. خوشکە ئیمان لە بەردەڕەشەوە پرسیاری ئەوەی کرد کە ئایا ختم بۆ زیندوو دروستە و ضرورە ئەو کەسە ئاگادار بێ. ئەوەنی من زانی بێتم ختم بۆ زیندوو ناکرێت. ئەگەر مردوویەکت هەیە دایکت باوکت کەسێکی نزیکت ئەتوانی قورئان بخوێنی وەلەو قورئان خوێندنەیە بەشداریان بکەی و ئەتوانی بڵێ یا ڕەبی خوایە خێری ئەم قورئان خوێنە هەدیەکەم بۆ باوکم بۆ دایکم بۆ کەسێکی نزیکم، بەڵام نەمزانیوە بۆ زیندوو بکرێت. خوشکە فەخریە لە سلێمانی داوای دوعای خێری کرد بۆ باوکی کە نەخۆشە. ئێمە داواکەین لە ڕەب العالەمین بە ناوە جوانەکانی خۆی بە سیفەتە بەرزەکانی خۆی دڵی ئەو ماڵە خۆش بکە، شیفای نەخۆشەکەیان بنێرێ و هەر موسڵمانێکی تر کە پێویستی بە دوعای خێری ئێمە هەیە خوای گەورە ڕەحمی لێ بکا و خوای پەروەردگار شیفای نەخۆشەکانیان بنێرێت. خوشکە سۆسەن لە هەولێرەوە پرسیاری ئەوەی کرد کە ئەگەر تەراویح بکەی ئایا توانی شەو نوێژی تر بکەی؟ بەڕێزان هەندێک جار هەندێک شتە بیسی لە ناو ئەم کۆمەلگای خۆمانە بەڕاستی زۆر پێچەوانەیە لەگەڵ دەقەکانی قورئان یان لەگەڵ فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەویش لە ئەنجامی ئەوەوە سەرچاوە ئەگرێت کە هەندێک کەس بەداخەوە بەبێ شارەزایی بەبێ عیلم قساکەن لە بابەتە شەرعیەکان بەبێ ئەوەی ئاگایەکیان لە تەفاسیل هەبێ. زۆر کەسە بینی قسە ئەکا لە دین بەبێ ئەوەی بۆ ئەو بگەڕێتەوە بڵێ ئاخر ئەمە خەڵکی شارەزای خۆی هەیە با من ناکرێت لە خۆمەوە. یعنی یەکێک لە گوناهەکان بگرە گوناهە گەورەکان ئەوەیە کە تۆ عیلم بەبێ عیلم قسە بکەی، بەبێ عیلم فتوا بدەی بۆ خەڵک. بۆیە یەکێ لەو قسانە ئەڵێن وەڵا نوێژ قوفڵە بێ، ئەگە تۆ تەراویحت کرد ئیتر ناتوانین تابانی نوێژی تر بکەی. نەخێر بەڕێزم لەکوێی دینا لە کام ئاەت و لە کام حەدیثاتۆ کە نوێژ قوفڵە کرێ. تەنها ئیشکالەکە لەوە دروست بووە کە نوێژی ویتر ئەگەر ئەنجامتدا ناتوانی دووبارەی بکەیتەوە. یعنی لە شەوێکە ناتوانی دوو جا ویتر بکەی، ئەگەینا نوێژی تر ئەتوانی بکەی.
یعنی ڕۆنتر بڵێم ئەگەر نوێژی تەراویحت کرد و نوێژە ویترەکەت کرد دواتر ئەتوانی شەو نوێژی تر بکەی بەڵام ناتوانانی جارێکی تر ویتر دووبارە بکەیتەوە لە شەوێکە یەک جار ویتر هەیە ئەگینا چەندێکی تر نوێژی سونەتەکەی ئەوە ڕێگە پێدراوە قورئانی تێدا ئەخوێنی یەکێ لەو شتانەی کە عەبد لە خوا نزیکە کاتەوە بریتێ لە زۆر نوێژکردن یەکێ لە سەحابەکان فەرمووی پێغەمبەری خوا داوا بکە لە خوای پەروەردگار کە من بمە دراوسێت لە بەهەشتا فەرمووی باشە بەڵام ئەعینی عەلا نەفسیکە بکەثرەتی السجود دە تۆش یارمەتیم بدە زۆر سوجدە بەرە مادام وایە یعنی زۆر نوێژ بکە نوێژی فەرز و نوێژی سونەت زۆر بکە بۆ ئەوەی کە لە ڕۆژی قیامەتە نزیکی من بیت جا ئەتوانی شەو نوێژی تر بکەی چەندی حەزت لێتی چەندی ئەتوانی بەڵام نوێژی وتر دووبارە مەکەرەوە یەک جار نوێژی وتر بکە ئەشتوانی ئێوارە نوێژە وترەکانت هەڵگری درەنگ بیکەی بەڵام ئەگە بە جەماعەت بوو باشتر وایە لەگەڵ جەماعەتەکە نوێژە وترەکەیشت ئەنجام بدەیت کاک ئەحمەد لە کفریەوە پرسیارەوەی کرد ئایا ئەگەر بە ڕۆژوو بیت و قسە لەگەڵ خۆشەویستەکەت بکەیت دروستە جارێ ئەوەلاً دروستکردنی عیلاقە بەو شێوازەی کە لەگەڵ کەسێکی نامەحرەما تۆ ئەوەی کە پێڵێن دڵداری و ئەوەی کە پێڵێن عشق و خۆشەویستی ئەوە لە ڕووی شەرعیەوە دروست نییە کە تۆ لەگەڵ ئافرەتێکی نامەحرەمە قسە ئەەکەیت لە مانگی ڕەمەزانیشە ئەگەر بە ڕۆژوو بیت و قسە بکەی بێگومان کاریگەری لەسەر ڕۆژۆکەت هەیە و لە ئەجر و پاداشی ڕۆژۆکەت کەمەکاتەوە ڕۆژۆکەت بەتاڵ نابێتەوە ئللا مەگەر شتێ بکەی کە ڕۆژووی پێ بەتاڵ بێتەوە بەڵام وەکو ئەجر و پاداشتەکەی بە دڵنیاییەوە من زۆر جارە قسەیەکەم بەڕێزان ڕۆژووگرتن چەندێک گرنگە چەندێک خێرە چەندێک پێویستە بەڵام پاراستنی ڕۆژوەکە زۆر گرنگترە لەوە کە تۆ ئاگات لە ڕۆژۆکەت بێ خێرەکەی نەدەی بەبایە هەر جارەی بەهۆی کردەوەیەکەوە کۆمەڵی خێری ڕۆژۆکەت نەبەخشێنیتەوە بەسەر خەڵکە یعنی کەسێک ئەگەر قسەی خراپ بکە تەماشای شتی خراپ بکە هەڵسوکەوت و ڕەفتاری خراپ بێ هەر کار و کردەوەیەکی خراپ هەر قسەیەکی خراپ هەندێک لە کار و لە خێر و پاداشتەکەی ڕۆژۆکەیە بات بۆیە بەڕێزان خۆتان لە قسەی حرام بپارێزن خۆتان لە گوناه و تاوان بپارێزن بۆ ئەوەی ئەو ڕەنج و زەحمەتەی کە ئەیبینن ئینشاءالله لە ڕۆژی قیامەتا بە تەواوەتی بیبیننەوە کاکە سامان وتی من تەمەنم 8 ساڵە ئایا بە ڕۆژوو ببم ئەگەر توانی کاکە سامان گیان بە ڕۆژوو بی ئافەریم دەستخۆشیت لێکەین دەستخۆشی دایک و باوکتەکەین بەڵام ئەگەر نەیشی توانی ڕۆژە بە ڕۆژوو بی ئاساییە فەرز نییە لەسەر تۆ بەڵام ئەگەر بە ڕۆژوو بی باشترە بۆی ڕابی بۆی ڕۆژووگرتن بەلاتەوە ئاسایی بێ بۆی هەوڵ بدە تاتوانی بە ڕۆژوو بی ئەگەر ڕۆژەش نەتوانی قەی ناکە ئینشاءالله تۆ هێشتا واجب نییە لەسەرت کاک مشیر لە هەولێرەوە فەرمووی من ساڵی پار عملیاتم کردووە عملیاتی دڵ دکتۆر وتوێتی نابێ بە ڕۆژوو بی ئایا ئەم ساڵە توانم بە ڕۆژوو بم کاک مشیر بەڕاستی ئەوە کەوتۆتە سەر تەندروستی خۆت ئەمە لەلایەکەوە تا چەنێ تەندروستیت باشە و تا چەنێ ئەتوانی بە ڕۆژوو بی و تا چەنێ ئەم ڕۆژووە زەرەری نییە بۆ تۆ بەڕاستی ئەوە ئەبێت دکتۆرە بەڕێزەکان ئەو بابەتە بۆ جەناب دێکلایی بکەنەوە ئەتوانی لەگەڵ پەیوەندی بگری لەگەڵ ئەو دکتۆری کە عملیاتی بۆت کردووە باسی تەندروستی خۆتی بۆ بکەی ئەگەر تەندروستیت گونجاو بوو دکتۆر وتی بە ڕۆژوو بە ئەوە ئەتوانی بە ڕۆژوو بی بەڵام ئەگەر تەندروستیت خراپە و ئەزانی یا دکتۆر پێی وتووی کە بە ڕۆژوو ببی زەرەری هەیە بۆ ئەو عملیاتت زەرەری هەیە بۆ دڵت ڕەنگە تووشی گرفتێکت بکات ئەو کاتە شەریعەتی پیرۆزی ئیسلامیش ڕێگەت پێ ئەدات وەکو قورئانە فەرمێ فەتەقوا الله ما استطعتم ئەوەندەی کە لە دەسەڵات و توانای خۆتانە هەیە ئێوە تەقوا و پارێزگاری بکەن ئەمە شتێکە لە دەسەڵاتی توانی ئەگەر نەخۆش بی ئەگەر نەتوانی خوای پەروەردگار ئینشاءالله بە عوزر بۆ تەنووسێت لەبەرەوە پەیوەندی بە دکتۆرەکەتەوە بکە حاڵی خۆتی بۆ باز بکە ئەگەر دکتۆرەکە وتی ئەتوانی بە ڕۆژوو بی ئەوە بە ڕۆژوو ببە و ئینشاءالله هیچ ئیشکالێکی نییە و خوای پەروەردگار یارمەتی دەرت بێ و شیفای بە خێرت بۆ بنێرێت دایکی مانی لە چەمچەماڵەوە پرسیاری ئەوەی کرد کە ئایا حامیلە ئافرەتی دووژیان
دواتر ڕۆژوەکە بگرێتەوە یان فیدیە بدات. وایە فیدیە بە پارە بیدات یا بە خواردن بیدا. ئەمە بەڕێزان دوو پرسیاری زۆر مهمە و زۆر ئەم پرسیارانە ئەکرێت. ڕەنگە هەموو شەوێک لە هەموو بەرنامەیەکە ئەم پرسیارە دووبارە بێتەوە. ئافرەتی حامیلە، ئافرەتی دوو ژیان ئەگەر لە حەملەکەی بترسێ یان لە خۆی بترسێ کە تووشی زەرەر و زیانە بێ یان دکتۆر لێی قەدەغە بکە بڵێ نابێ بە ڕۆژووبی، ئەوە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێت. وەکو ڕوخسەتێک لەلایەن خوای پەروەردگارەوە ناکرێ هەر کەسێ دوو ژیان بوو بڵێ ئەتوانی بە ڕۆژوو نەبی. ئەگەر ئافرەتێک دوو ژیان بوو، کێشەی نەبوو، توانای هەبوو، ئەیزانی نەخۆی نە مناڵەکەی زەرەری پێ ناگا، ئەبێ بە ڕۆژوو بێ. هەروەکو چۆن نەخۆشی تر هەیە، هەندێک نەخۆشیە ئینسان ئەتوانێت لەگەڵا بە ڕۆژوو بێ. هەروەها هەندێک ئافرەتی دوو ژیانیش ئەتوانن بە ڕۆژوو بن. بەڵام ئەگەر ئەم ئافرەتە زانی زەرەر بە مناڵەکەی ئەگا، یا زەرەر بە خۆی ئەگا، یا مناڵەکەی لاوازە بێ، یان ئەم ئافرەتە هێز و تاقە و توانای نامێنێ ئەگەر بە ڕۆژوو بێ، ئەو کاتە شەریعەتی پیرۆزی ئیسلام ڕێگەیدا بە ڕۆژوو نەبێ. ئەمە هەنگاوی یەکەم. هەنگاوی دووەم ئایا ڕۆژوەکە بگرێتەوە لە کاتی ترا یان بەس خواردن بدا، فیدیە بدا. ئەوەی کە من دیراسەم کردووە تەبعاً چەند ڕابۆچوونێکی لەسەرە، بەڵام من لێرەیە بە گوشراوی کە دیراسەم کردووە کە زۆر بە دوایە چووم، ڕێی زۆربەی زانایان لەگەڵ ئەوەدایە کە لە کاتێکی ترا ئەگەر دەرفەتی هەبوو ئەیتوانی پێویستە ئەو ڕۆژوە قەزا بکاتەوە. لەبەری خوای پەروەردگار لە باسی نەخۆشیە فەرمێ فەمەن کانە منکم مەریضەن، هەر کەس لەوە نەخۆش بوو کە ئەو حەملەیش جۆرێکە لە نەخۆشی، ئەو عەلا سەفەرین یا لە سەفەر بوو فەعیدەة من ئەیام ئوخەر، لە کاتی ترا با ئەو ڕۆژوە بگێڕێتەوە. بۆیە زۆربەی عولەما لەگەڵ ئەوەدان کە ئافرەتی دوو ژیان لە کاتی ترا ئەبێ ڕۆژوەکە بگرێتەوە. هەرشە لە زانایان هەندێک لە زانایان وەکو ئیبن عومەر و ئیبن عەباس و هەندێک لە زانانی سەردەمیش ئەڵێن ئافرەتی دوو ژیان تەنها خواردن بدا، فیدیە بدا کیفایەتە. بەڵام وەکو وتم ئەم ڕەئیە مەرجوحە، ئەم ڕەئیە بە قووەت نییە. زیاتر ئەو ڕەئیە بە قووەترە کە ئەڵێ ئافرەت دوو ژیان دواتر ئەبێ ڕۆژەکانی بگێڕێتەوە. بەڵامی تر ئەگەر دوایەوە ئەو ئافرەتە لاواز بوو یان نەیەتوانی، ئەکرێ لەسەر ڕەئی و بۆچوونی ئەو زانانش کە فەرمون بەس خواردن بدا، ئەو ئەتوانی خواردن بدا و ئینشاءڵڵا خوای پەروەردگار لێی وەرەگرێت. ئایا فیدیە بە پارە بدرێ یا بە خواردن بدرێ؟ ئەگەر کەسێکە دەستکەوێ ماڵێکە دەستکەوێ پێویستیان بە خواردن هەبێ، گومانی تێدا نییە خواردنەکە باشترە. چونکە ئەو دەقانەی کە باسی فیدیەکەن زیاتر باسی خواردنەکەن. لەبەرەوە ئەگەر دەستت بکەوێ و کە ماڵێکی فەقیر شک بەری، گومانی تێدا نییە ئەگەر خواردن بێ باشترە. لەسەر ڕێی هەندێک لە زانایانیش وەکو ئیمامی ئەبوو حەنیفە دروستە پارەکەیش بدرێت کە 2500 دینار دانراوە بۆ هەر ڕۆژێک. وەکوتم ئەگەر ماڵێکی فەقیرت دەسەکەوت ئەوە گومانی تیان نییە خواردنەکە باشترە. ئەگەر نا لەسەر ڕێی هەندێک لە زانایان دروستە پارەکەیش بدرێت. کاک باییز لە ڕانیەوە پرسیاری ئاڵتوونی ئافرەتی کرد. ئەو خشڵەی کە ئافرەت بەکاری ئەهێنەیە ئایا زەکاتی تێدایە یان نە؟ کاک باییز ئەم بابەتەیش زانایان هەندێک جیاوازیان هەیە. ئەگەر ئاڵتوونی ئافرەت گەیشتە 20 مسقال کە ئەمە حەدی نیسابە و ساڵی بەسەرا تێپەڕی، هەندێک لە زانایان وەکو لە مەذهەبی ئیمامی شافعی و هەندێک لە زانانی ترە فەرمون ئەگەر بۆ خۆی بەکاری بێنێ، بیکاتە دەستی بیکاتە گەردنی، ئەوە زەکاتی تێدا نییە. بەڵام لە مقابلدا هەندێکی تر ڕەنگە بتوانم بڵێم زۆرێک لە زانایان لەگەڵ ئەوەدان کە ئاڵتوونی ئافرەتیش وەکو باقی شتەکانی تر زەکاتی تێدایە، واجبە زەکاتی لێ بدات. چۆن کەسێک پارەی هەبێ لە ماڵەوە، چۆن ئافرەتێک ئەگەر پارەی هەبێ لە ماڵەوە واجبە زەکاتی لێ بدا، ئەم ئاڵتوونیش بە هەمان شێوە پارەیە، موڵکە. ئەو حەدیثانی کە باس لە زەکاتەکەن جیاوازیان نەکردووە لە نێوان زەکاتی ئافرەت یا زەکاتی
کەسێکی تر. ئەو حەدیثەیش والله ئەعلەم ئیشکالی تێدایە کە ئەفەرمێ خشڵی ئافرەت زەکاتی تێدا نییە. بۆیە ئەتوانم بە کورتی بڵێم ڕای ڕاجح و بە قووەت ئەوەیە کە ئاڵتوونی ئافرەتیش زەکاتی تێدایە ئەگەر گەیشتی بێتە 20 مسقال. بەڵام لە کەمتر لە 20 مسقال زەکاتی تێدا نییە. ئەو کاتە لە 20 مسقالە نیو مسقال ئەدرێت. بزانیم نیو مسقال لە بازار چەندێکە کات ئەچی پارەکەی ئەدەی بە فەقیر و هەژار و ئینشاءالله خوای پەروەردگار ئەجر و پاداشتی هەموو لایەکە داتەوە. کاک عیسمەت لە زاخۆ پرسیاری شەو نوێژی کە چەند ڕکعات بکرێ من والی تێگەیشتم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو خاتو عایشە بۆمان نەگێڕێتەوە فەرمێت لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانە لە 11 ڕکعات شەو نوێژ زیاتری نەکردووە. 8 ڕکعات شەو نوێژ 3 ڕکعات ویتر. بەڵام مانع نییە ئەگەر کەسێک زیاتریش بکات چەندێ حەزی لێ بێ چەندێ بتوانێت چەندێ تااقەتی هەبێ ئەگەر خەو زۆری بۆ تێناوازی لێ بێنە. بەڵام ئەوەندەی کە لە تواناتا بێ ئەتوانی 20 ڕکعات بکەی کەمتر بکەی زیاتر بکەی گرنگ ئەوەیە تۆ ئەو شەوە ئاوادان کەیتەوە بە شەو نوێژ. خوای گەورە پایدارت کە کاک عیسمەت گیان. پەیوەندی کۆتاییمان لەلایەن کاکلاویەوە بوو. ئەوش دیسان پرسیاری ئەوەی کرد ئایا ئافرەتی شیردەر دوای ڕۆژەکە چۆن بگرێتەوە ئایا بگرێتەوە یا فیدیە بدات. ئافرەتی شیردەریش ئەگەر ئەو منداڵەی شیری ئەم دایکەیە خوارد و مناڵەکەی برسیە بوو ئەگەر بە ڕۆژوو بایە ئەمە ئافرەتە ئەگەر بە ڕۆژوو بێت مناڵەکەی شیری نامێنێت ئەتوانێت ئەمیش لە شەریعەتی پیرۆزی ئیسلاما ڕوخسەتی پێدراوە ئەگەر کاریگەری لەسەر دروستە کردەوە ئافرەتەی لاوازە کرد یا شیر بۆ مناڵەکەی نامە مناڵەکەی بەس شیری ئەخوات خواردنی ناخوارد ئەو کاتە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێت. بەڵام ئەویش وەکو ئافرەتی دووگیان لە کاتێکی ترا پێویستە بیگرێتەوە پێویستە ئەو ڕۆژە قەزا بکاتەوە نابێکم تەرخەمی بکەن. ئافرەتی وا هەیە 10 ڕۆژی نەگرتووە 5 ڕۆژی نەگرتووە ساڵێکی بەسەرا تێپەڕیوە هێشتا نەیگرتوتەوە لەبەرەوە مەهێڵە بگاتە ساڵێکی تر هەوڵ بدە بیگرەوە. و والله أعلم ڕەئی بە قووەت و بەهێزی عولەما ئەوەیە کە ئافرەتی حامیلە و ئافرەتی شیردەر لە کاتێکی ترا بێ ڕۆژۆکانیان بژێڕنەوە ئەبێ قەزای بکەنەوە تەنها خواردندان کیفایەت نییە. خۆشەویستانم ئەمە وەڵامی ئەو پەیوەندیانە بوو کە ئەو برا بەڕێزانە و ئەو خوشکە بەڕێزانە پەیوەندیان کرد. ئومێدوارم وەڵامەکانمان لە جێگەی خۆیان بوو بێ. ئەگەر شتێکیشمان نەپێکا بێت ئەوە لە نەزانی و نەفامی خۆمانە داواکەین لەخوا چاوپۆشیمان لێ بکە و زۆر سپاسی گوێگرتنتانەکەین سپاسی پەیوەندیتانەکەین. خوای پەروەردگار هەموو لایەکمان باشتر شارەزا بکات لە دینەکەی خۆی خوا دەرفەتی زیاترمان بدا بۆی خزمەتی دینەکەی بکەین. خوای پەروەردگار لەگەڵ ئەو پێغەمبەرە نازدارە ئینشاءڵڵا هەمومان لە بەهەشتەکانە کۆ بکاتەوە. یا ڕەبی خوای لە تەپاڕێم و بە ناو جوانەکانی خۆت بە ئیسمی عەظەمی خۆت شیفای نەخۆشی مسلمانان بنێری دەروی خێر لە هەموو خوشک و برایەکی مسلمان بکەیتەوە. خەم و ناڕەحەتی و ناخۆشیەکانمان لەسەر هەڵگری دەروی خێر لە ئەم میلەتە مەزلوم و بەشخوراوە بکەیتەوە. یا رب العالمین ڕۆژ و نوێژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکەی سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی هەموو لایەکمان لە شەڕ و خراپە بە دوور بگری ئەم وڵاتەمان پڕ بکەی لە خێر و خۆشی و ئەمن و ئاسایش یا رب العالمین آمين آمين. وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.